بەڕێزان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. هەڵقەیەم جارەمان بابەتێکی زۆر گرنگە لە ژیانی ڕۆژانەی ئەمەی ئیماندار و موسڵمانە کە خەمی کاتەکانی یەکترمان بێت، بە تایبەتی لەم شەوانەی پاییزە بۆ شەوەکانی زستان کە شەوەکانی پاییز و زستانی موسڵمان پێوترێ بەهاری عیبادەت. ئەم بەهاری عیبادەتە ڕۆژەکانی کورتە بۆ ڕۆژ و شەوەکانی درێژە بۆ شەو نوێژ و بۆ قورئان و بۆ زیکر و یادی خۆی گەورە. کاتەکانیشی بە زۆری کاتێکن کەوا فراغ و وەختێکی باشمان بەدەسەوەیە هەتا عیبادەتی باشی ئەنجام بدەین. لەبەرەوە چۆن فرسەت وەربگرین و چۆن کاتەکانمان بە غەفڵەت نەبەینە سەر. کاتەکان هەمووی ڕوا ئازانم، ژمارەیەکی زۆر لە سەعاتەکانی عومرمان ڕەنگە بەشتانێکی زۆر بێهودەوە بڕاتە سەر. زۆربەی باوکان و دایکان زۆر ئاهو نزوولەیانە لە دەست مناڵەکانیان کە کاتی وا هەیە 15 سەعات و 12 سەعات بە جۆرەها یاریە بەنەسەر و هیچ سوودێکیشان پێ ناگەیەنێ بێت کە لە زیانەکانی ماندووبوونی چاو و مێشک و ئەندێشە و زۆر جاریش ئاکاری مرۆڤەکان یاخود مناڵەکانە گۆڕێت. بەڵام ئەم عیبادەت و ئەم شتانەی کە لەم شەوە بۆ ئێوەی ئازوو خۆشەویستی باسەکەین، پێش هەمووتان بۆ خۆمی باسەکەم، چونکە باسی ئەوەیە چۆن بتوانین ئەم شەوانە ئیستیسمار بکەین و بەرهەم بێنین بۆ ڕۆژی قیامەتمان. نمونەگەلێکی زۆر جوانتان ئەم شەو پێشکەشەکەم ئازانم. ئەو نمونەگەلەی کە زۆر جار ئەگەر مامۆستایەک، ئەگەر مەلایەک، ئەگەر واعیزێ، ئەگەر داعی و بانگخوازێک باسی ئەوەی کردبێت کە لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم، لە سەردەمی تابعین و لە سەردەمی ئەولیا و دۆستەکانی خوایە بە شەوێک فڵان کەس قورئانی لە نوێژ تەواو کردووە. ڕەنگە زۆربەی کەس باوەڕ نەکات چۆن شتیوە ئاگونجێت قورئان بە ڕۆژی یاخود بە شێوە تەواو ببێت. بەڵام ئەم شەو نمونەکان لە شاری سلەیمانی و خەڵکی ئەم کوردستانە خۆشەویستەی خۆمانە بینن کەوا چۆن قورئان ختمەکەن، چۆن عیبادەتێکی زۆر ئەنجامەدەن و چۆن شەو نوێژ و زیکر و یادی خوای گەورە بۆتە وەزیفەی یەکەمینەکانی ژیانیان. فەرموون ئەڵقە جوانەکەی ئەم شەومان. شەو کەسێ پرسی لە خۆ دەرخستنی پەروانە شەو، ئەو وتی ناتێگەیشت و تەجروبەی مەردانە شەو. هەر سیا بەختانی عشقا مەزهەری نووری هودان، شەو نەبێ ئەستێرە مەستورن بەکەم مەڕوانە شەو. ئەم سیا ڕۆزی منە پۆشیوی عەیبی کەسان، ئاشکارە سەتری ئەحواڵی گوناهکارانە شەو. بۆیە زوڵمەت پۆشە نووری ئەهلی جەوهەر دەرکەوێ، سەیری حەقی کەن لەسەر ئەم ماه و ئەستێرانە شەو. نەبووە نابینی لە شەو مەحرەم ترێ تا ڕۆژی حەشر، هەردەپۆشە هەم دەمە هەم دەردی عوشاقانە شەو. شەو هەموو شەو چاوەڕێ ڕۆژ هەڵێ، هەر ڕۆژ هەڵات مەحوە سەرتاپا لەبەر پێتا فیداکارانە شەو. خودپەرستینە لە شەو فێری پەرستن بن کە خۆر هەر دیاریدا بە دەوری سەریەدا قوربانە شەو. فرقەتی ڕۆژە دەرونی کردە داغێکی سیا، وەک منی سەودا زەدە ئاتەش زەدەی هیجرانە شەو. گەر فیراق ئاگر هەموو ڕۆژێ لە جەرگی بەرنەدا، بۆ هەموو شەو تیرە دڵ سینەی زوو خاڵستانە شەو. تیرەکی وا فەزڵی بۆ نادەم بەسەر ڕووناکیە، منشەئی ئیزهاری جیلوەی فەیزی سوبحەینانە شەو. هەر لە تاریکی شەوایە ڕێ دەرێ ئەهلی نیاز، ڕازی دڵ ئیفشا بکەن خەڵوەتگەهی خاسانە شەو. تێبگە بۆچی بەجانن تاڵیبی شەو عاشقان،
نیوە شەو بوو وعدەگاهی هاتنی جانانە شەو هێندە صاحب سڕە معراج و شەوی قەدر و بەرات خاسەجاتی ئەون و ممتازە بەم ئەسرارانە شەو هەر کەسێ تاڵیب بە دوڕی مەعریفەت کۆکردنە پڕ لە دوڕ دەریایەکی بێمەهلەکەی خنکانە شەو وەک خزر ئاوی حەیاتی فەیزی حەق ئافێتیە ئەو خودا پێداوە مەحوی تا سەحەر ناڵانە شەو دوعایکی مبارەک هەیە ئەم دوعایە ناو ئاخن و ناوەڕۆکی ئەوەمان پیشانەیات کە زۆر زۆر نزیکین لە خوای گەورە و مجەڕەبیشە بۆ ئەوەی کە ئەو نزیکیەمان دەستکەوێت الله شاهدی الله ناظری الله معی خوا شایەتە بەسەرمەوە خوای گەورە ئەم بینێت ناظری منە خوای گەورەم لەگەڵا الله شاهدی الله ناظری الله معی مادەم ئەوەندە نزیکین لە خوای گەورەوە مادەم بڕیاری عەبدایەتی خوامان ناوە ئازانم مادەم ئەمانەوێ خواپەرستێکی باش بین ئەوەی ئەیەوێ ڕێ عیبادەت هەڵبژێرێ ئەبێ ئەو قەرارە بدا نابێ سەرقاڵی ناتەواویەکانی خەڵک بێت ئەگەر ژیانمان بەقەت ژیانی حەزرەتی نوح درێژ بێت باوەڕتان هەبێ ئازانم فرێی خۆمان ناکەوین ئەوەندە ناتەواویمان زۆرە و ئەوەندە نەفس پەنی گەورە پیامانە ئەدات و ئەوەندە غەفڵەت و دنیا و حەز و ویستەکانی دنیا بۆ خۆیمانەبات لەبەرەوە ئەبێ ئەم ئەڵقەیە کە ئەگەر زۆر بە دیقەتەوە سەیری بکەن ئەمان باتەوە بۆ خۆمان ئەمان باتەوە ناخی خۆمان خۆت خۆم چۆن چاک بکەم چی بکەم لە خۆم ڕازی نیم ئاخر خوایەک ئەوەندە گەورە و بەدەسەڵاتە الله شاهدی یەک چرکەنەیە نییە کە شایەت نەبێ بەسەرمەوە الله ناظری ئەم بینێت الله معی ئەزانم یەکێک لە دۆستەکانی خوا عاریف و ئەولیاکانی خوا فەرمێت ئینسان پێش ئەوەی کە تەسکی خۆی بکە هیچ نازانێت هیچ شتێک نازانێت بەبەستی لەوەیەکەوە وەختە ئینسان نزیکە بێتەوە لە خوای گەورە ڕۆژ بە ڕۆژ ئینجا نەزانی گەورە لە خۆی ئادۆزێتەوە ئینجا زانێ هەر هیچ نازانێت کەواتە کە دەستی نەکردوێ بە تەسکی هەر هیچەکان نازانێت ئەزانم ئەم ئەڵقێب ئەمانەوێ پێتان بڵین نەفستان بەجێ بێڵن و ئینجاوەرن چکە لەگەڵ نەفسا ئەم عیبادەتە ناکرێت لەگەڵ نەفسا خواپەرستی و ئیمانداریەکی ڕاست ناتوانین ئەنجام بین جێهێڵانی نەفسیش هەروە بەدەم ئاسانە ئێستا باسیەکەین بەڵام خۆشەویستان جێهێڵانێکی زۆر زۆری ئەوێت و شتانێکی زۆر زۆرەوێ بخەینە دوای خۆمان کە نەفست جێهێڵاو هاتی ڕێگەکە زۆر نزیکە ڕێخواناسی لەو مەقامەکانی عەبدایەتی و بەندایەتی خوا زۆر بە ئاسانی دەسەکەوێت سەرچاوەی هەرە بەڵا گەورەکان بریتیە لەوەی کە ئێمە لە خۆمان ڕازین حتا لە خۆمان ڕازی بین ناتوانین ئەو عیبادەتە جوانەی دۆستانی خوا ئەنجامیان ناوە بیکەین ناتوانین ئەوەی پێویستە لە سەرمان تەنانەت فەرزەکانیش هەر لام سەرلایی و هەروە بە هاکەزایی ئەنجامیەدەین کە لەگەڵ نەفسمانە ڕۆشتین ئەوە لە خزمەت خوایە ناڕۆین ئەگەر هاوڕێتی نەفسی خۆمانمان کرد دڵمان نەیەشان
ناتوانین لەگەڵ خۆی خۆمانە هەڵ بکەین، هەڵ ناکەین. دوانزە ساڵ ڕەبەقە من ئەوە حاڵم بۆ سیانزاڕوە ئەم دوان ساڵە کامل مانگی دوو ئەبێتە سیان ساڵ ئەو شەلەلەی لێیاوم کتوپڕی لێدام ئەوە حاڵەکەمە یەکەم بینی و ئەوە ئەلحەمدولیلا شکر بۆ پەروەردگار خی گەورە مێشک و عەقڵ و زمانێکی یا و مێ زمانی نەگرتوم و عەقڵشی نەگرتومەوە چاویشم تیشتر بۆ لە جاران قورئانە خوێنم بە زۆری حەدایمە قورئانە خوێنم لای کەمی ئەگەر ڕۆژێ لە 4 جوزە کەمتر بێ ئیتر خۆمە مەغدوور ئەزانم کەمتر بێ خۆم مەغدوور ئەزانم ئیتر بە حەڵبە بە 24 ساعاتەکەوە نوێژی ئیشام کردیەمەوە لە ماڵەوەچم نوێژی ئیشا لە مزگەوت دەکەم الحەمدولیا بە عەرەبانەکە ئەڕۆم کە هاتمەوەنێ هەتا هیلاگە بۆم قورئانە خوێنم هەتا بانی ئیشا قورئانە خوێنمی سا لەو ماوەی نوێژەکە ئیشام کرد ئیتر قورئان ناخوێنم سەیری بەرنامەکانەکەم بە زۆری ئەم جارە زیکری خوا بەدەم ئەەکەم گەمیوانێکم لە خزمەتیان ئیتر ئەوە شەوانە هەتاوەکو خەوتن ئەگەر خوا فرسەت بە بتوانم هەستمەوە دوور ڕەکعات نوێژ یا چەند کاتە نوێژ بکەم ئەگەر بۆم ڕێ بکەوی ئینشاءالله ئیتر بەیانیش هەڵەسم بۆ نوێژی بەیانی نیو جوزە خوێنمە دوای نوێژ بەیانیش ئەمجا ڕاکشێمەوانێ ئیتر بە ڕۆژێک کاسم ئەگەر کەسی لێ نەبێن لە خزمەتیان کەس نەبێت لە قسەی دەگەڵکەم هەر قورئانە خوێنمە سەری ئەو بارنامەی قورئانەکانی تەلەڤیزیۆنەکە دەکەم بە زۆری سەیری کەعبە ئەکەم بە زۆری لەبەر ئەوە کەعبە ئەگەر سەیری بکەی عیبادەتە بۆ تۆ ئەی قورئانی شەر وایە قورئانەکە شەر نووسراوە ئەگەر کەسێک دایک و باوکی مابێت لە حەیاتە تۆ خوا بە زاعیمێن سەیری عیبادەتە بۆتان پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێت ئاگادارتان بکەم لە عمل و کردەوەیەکە باشتر بێ پاڵفتەتر بێ لای مەلیک و دەسەڵاتداری ڕەهای گەورەکە خوای گەورەیە و پلەتان بەو کردەوەیە زۆر زۆر بەرزە بێتەوە لای خوا و زۆر خێری زیاترتان دەسەکەوێ لەوەی ئەگەر ئاڵتول و زیوتان ببەخشیایە ئەم کردەوەیە لەوە خێرترە و لەوەش خێرترەکەوە بگەن بە دوژمنەکان و لە گردنیان بنواتە دوژمنی ئیسلام واتە جیهاد بکەن لە ڕێی خوایە وتیان یا ڕەسوول الله صلی الله عليه وسلم ئەو کردەوە و عەمەلە چییە ئەوەنە گەورەیە ئەو شتیە چییەکەوە ئەو مەقامە بەرزە بە عەبدی خوادا فەرمووی زیکری خوای گەورە زیکر ئازەرم بەڵام ئەم مەقامە بەرزەی پێغەمبەر صلی الله عليه وسلم باسیەکە لە هەموو زیکرەکە ڕەنگە دەستمان نەکەوێ شکێسە باسی ئەو مەقامانە ئەکەین ئەو شوێنانە ئەکەین کە کەسێکی زاکر کە زیکرەکە ئایا لە مەجلیسی زیکرایە ئایا بە تەنها خۆی زیکری خوای گەورە ئەکا ئایا لە حەڵقەیەکە ئایا لە پرۆژەیەکایە کە زیکرەکە ئەکا ئەمانە هەمووی ئەبێ ئەم ئینسانە ئیستیعدادێکی تەواو تەواوی هەبێ ئینجا شمولیەم فەرمودەی پێغەمبەری خواکە صلی الله عليه وسلم کە ئەفەرمێت لەمانە هەمووی خێری گەورەترە کەواتە بۆ هەوڵنین بگەینە ئەو پلە بەرزەیی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو شایستە گەورەیەی کە ڕەسوول الله صلی الله عليه وسلم بۆمان دیاری دەکات. بەناوی خودای گەورە و میهرەبان من خەڵکی گوندی سێگرتکانم هەر لە مناڵیەوە باوکم زۆر باوکم قورئان خوێند بوو شەیدای ئەوە بوو کە من بکە بە خوێندەوار و بکاتە ئەهلی قورئان لەبەرەوە منی خستە حوجرەی فەخیەوە لای مامۆستا مەلا محەممەدی عومەر گومبەتی مامۆستا محەممەدی عومەر گومبەتی و من لە ساڵی 58 لە سەردەستی جەنابی مامۆستا مەلا محەممەد قورئانم ختم کردووە و چەندین کتێبی دیکەشم خوێندووە لە ساڵی 58 و هەر لەو ساوەش لەبەرەوەی باوکم زۆر تەرجیعی دەکردم بۆ ئەوەی کە دینداریم بە قووەت بێ زۆر لەسەر تاعەت و عیبادەت بەخۆم چکە دایک و باوکش لە عیبادەتدا زۆر بە قووەت من لە شەو ڕۆژە ئیتر هەر لەو ڕۆژە من
دەستم بە عیبادەت و خواناسینی کردووە بە نوێژ و ڕۆژی و بە قورئان خوێندن و بە زیکر و ئەوەی کە توانام هەبوو بێ هاتوومە. ئێتە مەرحەلی ژیانیش خۆ دەزای پێشکەوتن و داکەوتنی تایەوە دوای پاشان مەدرسە و ئەوە نەما کەوتمە مەکتەبەوە و چوومە قوتابخانە و بەس لە قوتابخانەش وازم لە قورئان نێناوە. ئەوەندەی کە لە قوتابخانەش بوومە دوای کەسابەت بوومە کەوتینە دوای ژیانەوەش قورئانم هەر بەردەوام بووە تا هاتووە زیاتر هێنم کردە تا ئەوەندەی کە مەزالم وە زۆر لەسەر قورئان خوێندن حەریز بوومە. برادریشکم بوو مامۆستا سەمەرا حەمەدەمینی ڕەواندزی غەریقی ڕەحمەت بێ خوا عەفوی کە یا ڕەبی زۆر تەزیعی دەکردم کە گەورەترین زکر قورئانە. لە هەموو زکرێک گەورەتر قورئانە. ئینسان ئەوەندەی دەتوانێت زیاتر زکرەکانی بەردەوام بێت لەگەڵ قورئان. هەزار ڕەحمەتی لێبێ زۆر تەشجیعی کردم بەردەوام بووم لەگەڵ قورئان خوێندن تا والی هات ینی تا دەهات تەمەنم زۆر بڵندونەوی و ناخۆشیم دیوە لە ژیانمەدا مەکە کەوتمەتە مەجالەوە ئیتر کاتەکانی خۆم بە فیڕۆ نەداوە. ئاەتێک دڵ ئارامی دەبەخشێت. خۆی تەعالا دەفەرمێت إن عبادي ليس لك عليهم سلطان ئەو بەندانەی من کە بەڕاستی بەندەن دەسەڵات و سوڵتانی تۆ نییە لە سەریان. شەیطان دەرگایەکی چوونە ژوورەوەی نابێت، ناوێرێ نزیکی کۆڵانێ بکەوێت کە عەبدی ساغی تیابێت. وقال الشيطان لما قضي الأمر إن الله وعدكم وعد الحق ووعدتكم فأخلفتكم وما كان لي عليكم من سلطان. آخر وعدكاني إيري رازان نوكاني إيري وميد لخشت بركاني إيري زور چواشكارو لخشت برنو عبدي دوي بيناسيتو زاين بيت. ئەوە تا شەیطان لە قیامەت هەناوی شوێنکەوتوانی دا ئەتەکێنێت و ئەڵێت نەک لێرە لە دونیاش دەسەڵاتم بەسەرتانەوە نەبوو، تەنها بانگێکم لێکردن ئێوە خێرا هاتن. بە نمونەیەک ڕوونتر ئەبێت کەسێک جوانترین و گرانبەهاترین پۆشاکی سپیە پۆشێت و ئەچێتە زۆنگا و چاڵێکەوە کەلیتەیەکی ڕەشی پیسە کە هەمووی زێراب و پیسیە. کاتێ دێتە دەرەوە ئەچێت بۆ بنکەیەکی پۆلیس شکاتەکە لە کەسێک. دادوەرەکە لێ پرسێت ئایا ئەو کەسە بە پاڵ یاخود بە زۆر ڕاپێچیە و زۆنگاوە پیسەی کردیت؟ دەڵێت نەوەڵڵا. دەڵێ ئەی بۆچی شکاتی لێەکەی؟ ئەڵێ ئاخر ئەو وتی دابەزە بڕۆ و منیش بە گوێم کرد. ئەمە وەزعی ئێمەی مرۆڤە بەدەست شەیطانەوە. هەمان فەرمانی لاوازمان پێکات و بە خێرایی بەگوێەکەین. ئێمە لە نێوان خورپە و ئیلهامی فریشتە و وەسوەسەی شەیطانین. دەبێت دابچڵەکەین. هەرەوەندەی پەنات بەخوای گەورە گرت شەیطان کۆڵ لێدات. وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله. ئیتر ڕۆحت هاوارەکە. الله شاهدي الله ناظري الله معي. ئەو زیکرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوا لە ئێمە ئاکات ئەوەیە کە زۆرترین و جەوهەریترین وەختەکانی ژیانمان غەرقی ناو زیکر بکەین نەک غەفڵەت. واتە هەرە جەوهەرە جوانەکەی تەمەنی خۆمان کە گەنجێتیە، کە وەختی خەو و ئیسراحەتی نیوەشەوە، کە کاتی نان خواردنە، کە کاتی ئیسراحەت و پشودانێکە، کە باشترین وەختە کە ئێمە کۆمەڵشتی تیا ئەنجام بین کە چێژی تیابینین، بەڵام بڵین نەخێر ئەمانە نا بەڵکو زیکری خوا. واتە بیکەینە وەزیفەی یەکەمی ژیانی خۆمان زیکری خوا. چەنە لەگەڵ زیکر و یادی خوای گەورەیە بینمان هەیە.
ئێمە لەم شەوە درێژانەی پاییزە ئەمانەوەی بیرتان بخێنەوە کە شەوە دوور و درێژەکانی پاییز بە فیڕۆ نەدەین چونکە وەرزی عیبادەت و وەرزی تاعەتە بەهاری تاعەتی خی گەورە لەم شەوانەیە دەست پێکە ئازانم چکە شەوانێکی درێژ ڕۆژانێکی کورت کە دۆستانی خوا هەڵیان بژاردوو بۆ ئەوی کە ڕۆژەکانی بە ڕۆژوو بوون و شەوەکانیشی عیبادەتیان تیا کردووە ئەوانەی زیکری خی گەورە ئەکەن چەند جۆرێکن وەکو باسمان کرد مەرجنی ئینسان هەروتی لا ئیلاهە ئیلا اللهە ئەستەغفر الله یەکسەر ئەو مەقام و ئەو دەرەجە گەورانی پێ ببڕێ کە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم یاخود ئاەتە پیرۆزەکانی قورئان یاخود دۆستەکانی خوا ئاماژەیان پێ کردووە هەندێک کەس هەیە کە زیکرەکە لەگەڵ غەفڵەت ئایکا یعنی هەزار جار ئەڵێ لا ئیلاهە ئیلا الله لا ئیلاهە ئیلا الله کەچی ئاگای لێ نییە سەیری تەلەڤیزیۆنەکات ئاگای لە ئیخبارە و لا ئیلاهە ئیلا اللهە ئەستەغفر الله کە خۆ ئەمەش باشە باشترە لەوەی کە زیکر ناکا بەس ئەبێ ئەم قۆناغە ببڕی کە ئەبێ ئاگات لێی بێ کە زیکری خی گەوراکەی هەیە زیکری خوا کات لەگەڵ غەفڵەت ئایکا هەیە لەگەڵ یەقظە و بە ئاگابوونە زیکر و تاعەتی خی گەوراکە یعنی دڵی لەگەڵ زمانیا زۆر ئاگاداری زیکرەکەن لەم پلێ بەرزتر بریتە لەوەی کە تۆ لە حوزوری پەروەردگارا بیت ئازانم ئەوانەی کە زیکر زۆرەکەن وردە وردە ئەم مەقامانیان دەسەکەوێت و سەرەکەون پیایە ئەگەنە مەقامی حوزوری پەروەردگار و ئەگەنە ئەوەی کە ئونسەت و مەحەبەت و خۆشەویستی لە خزمەتی خۆیان ببینن و مەقامی لەوە بەرزتر بریتە لەوەی کە ئەگاتە حوزور و ئەگاتە خزمەتی خی گەورە ئەگاتە شهود و لەو شوێنەیە ئیتر زمانی زیکر ناکە هەموو ئەندامەکانی جەستەی هەموو ماهیەتەکانی ناوەڕۆکی هەموو لە تائیفەکانێک کە خی گەورە پێی بەخشیوە هەر هەمووی زیکری خی گەورە ئاکات و هەر هەمووی لە خزمەتی پەروەردگارایە. بسم الله الرحمن الرحیم سەرەتا لە قوتابخانەوە دەستم پێ کرد دوایش باوکم خۆی زانا بە عالم بوو فێرمانی کرد قورئانمانە خوێن تر ئەوەندەی فێربوون لە لای ئەو دوایش کە هاوسەرگیرانگەکە حاجیا بیتە بێکەوە دانیشتین دەستمان کردە قورئان خوێندن وەکو یەک بۆ بەرنامە ئەوەی لە قەدی پێویست و مەجال ئەوەندەی خوێندمان وتر ئەلحەمدولیلا خوا هیدایەتمانیدا لەسەری ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ زیاتر خۆشەویست بوو لە لامان زیاتر ئەمان خوێند و تاکو ئیستەشەر بەردەوامن و هەموو ساڵ و ڕۆژ و خۆمان بە فیڕۆ نەداوە لە قورئان خوێندن بە ڕۆژێک ختمێکم کردووە بە ڕۆژێک لە نوێژی بەیانیەوە تا سەعات 10 ختمێکم تەواو کردووە جا بە 3 ڕۆژ بە 2 ڕۆژ بە 4 ڕۆژ یعنی مانگی 13 ختمم هەر کردووە مانگی یعنی ساڵی وەها بووە 130ەکەم کردووە 137م کردووە 8ام کردووە 50 ئیتر ئەوها لە مناڵەکان گەورە بوون و ئیتر هین بوو زۆر زیاتر ئەمتوانی عیبادەت بکەم و زیاتر بخوێنم حتا خۆشم لە کاتی کارکردن و ئیش و ماڵە لەگەڵ ئیشەکان و چێژ لێنان و هینمە بەردەوام بوومە لە تەسبیحات و قورئان خوێندنم چێشتەکەم لەسەر تەباقدانا و دانیشتم لە یەک قورئانەکەم خوێندووە یاخۆ کاتانێک نانم کردووە یەک نانێکم بە فیڕۆ نەداوە بە زیکری خوام لەسەری کردووە حتا تەواو بوومە تر ئەوەی ئافرەت لە ماڵەوە کە خەریک ئیشە بێ وەختەکەی بە فیڕۆ نەدا چکۆ هیچ ڕێ لێ ناگرێ ئەو بەدەم زیکرەکەی خۆی بکاتن ئەتوانێت چێشەکە تا چێشەکەی کوڕی 34 سوورەت و ئاەتین بخوێنێتم بۆ خۆی بەهار عیبادەت لە مانگۆنیوی پاییز و مانگۆنیوی بەهار لەگە 3 مانگی سان ئەبێتە 6 مانگ ئەم 6 مانگە پێی ئەڵێن فەسلی عیبادەت شەو نوێژ فەسل شەو نوێژ چون تۆ معنای نییە تۆ 14 ساعت 13 ساعت 12 ساعت حەد بترێت تۆ لە عەرزان ئەخۆی پیاوچاکان سەلەفی ساڵە کە کاتێ نوێژی ئەیشان کردو قسەیان نەکردووە قسەیان لەسەر خۆیان حەرام کردووە ئیتر قورئانیان خۆڵە زیکری خوایان کردو دوای خەوتوونەوە هەستان بۆ شەو نوێژ ئیتر لە شەو نوێژ بەدواوە تا هیلاک بوون شەو نوێژ و عیبادەتی خوایان کردم جا خەوتوونەوانێ و نوێژی بەیانی هەستاونەوە بۆ نوێژی بەیانی جا ئەم نەورۆزە کە دەست پێ ئەکا نەورۆزی عیبادەت یعنی نەورۆژی عیبادەت لە مانگۆنیوی پاییز کە ئەڵێ وەڵام بڕۆ حەقە پەڵەیە
ئیتر باوباران و بەفرۆوانە ئەبارێ و ئەمانە شەوگات درێژ ئەبێ و حتا ئەچێتە 3 مانگ زستان ئەڕوا و 3 مانگ و نیو 2 مانگ و نیوە بەهاریش ئەڕوا ئەم فەسڵ زاتەواوە بێ 6 مانگ فەسڵی عیبادەت شەو نوێژ 6 مانگ ئەو 6 مانگی دانێ بۆ خەلە و خەرمان و معیشەتی ڕۆژانەت هاوی نایترم جارە خەڵکە زەراعەت بەکاریانەیە جاری وا هەیە مڕەبیەک شێخێک دەستگیرێکی ئیماندار گلەیی لە موریدەکانی کردو و تێتی کاتێکە لە حەڵقەی زیکرە ئەمێننەوە کە وەختی حەڵقەی زیکرەکە تەواوە بێت چۆن نەتوان دوای حەڵقەی زیکر سوعبەت بکەن و چۆن نەتوان یەک زەر دەسەکەن بە پێکەنین چونکە ئەبێ مەدهۆشی و بێئاگایی و مەستی و شەوق و حوزنێک بتانگرێ چەندین ڕۆژ بەرتان نەیە کاتی ئەو زیکری خی گەورە کە ناوەڕۆکی هەبێت و ڕۆحێتێکی بە قووەتی هەبێت و لە ناو ئەو ڕۆحێتەیە ئێوە ژیا بن ناتوانن بەو جۆرە دوای زیکرەکە یەکسەر دەست بکەنەوە بە قسەکانی دنیا و باسەکانی دنیا و سوعبەت و ژیانی دنیا کەواتە زیکر ئەبێ زۆر زۆر لە ناوەڕۆکە بمان گۆڕێ ئەگەر نەیگۆڕین ئەوە ئەبێ بە دوای ئەو شتانە بگەڕین کە زیکر ئینسانی پێ گۆڕێ یعنی ناکرێت تۆ تامی شتێکی شیرین بکەیت و هەموو خەڵکی بڵێ شیرینە و بەڵام لە دەمی تۆیە تاڵ بێ ئەوێ بزانی چه دەردوو نەخۆشیەکەت هەیە چارەسەری خۆتی پێ بکەیت تاوەکو شیرینەکان بە شیرینی ببینیت و هەستی پێ بکەیت و چێژی شیرینی بکەیت. بەهاری عیبادەت ئەو دەستەواژە جوانە بوو کە حاجی مەجیدی کانی هەرمێیی بەکاری هێنا بۆ وەرزەکانی پاییز و زستان کە شەوانی بۆ عیبادەت و شەو نوێژ و زیکر و قورئان خوێندن و ڕۆژەکانیشی کورت و بێزەحمەتن بۆ ڕۆژوگرتن. ئەم بەهارە بەڕەنگ زەردی گەڵا و ڕواڵەتی وەرزە و شک هەڵهاتۆکەیە تێمەکەون. کونجوڵەکانی مەغز و مەعنا و ناوەڕۆک بەهارێکی بۆ دۆستانی حەشارداوە. دەستی هەڵگرتنی قورئان و زوبانی پاراوی سڵاوات و دڵی ئامادەی زیکر و ئامادەیی وەزیفەی یەکەمینی ژیانتان هەبێت خەڵاتی معنەویەکرێن فەتحی دڵەکانتان ئەکرێت نەفس بەجێبێڵن و لە سزا و مەینەتیەکان دەربازە بن و ئەنانیەت و خۆ بە باشزانی لە ویزگەی دوو هەما بەجێبێڵن دەگەنە عیبادەتێک کە سەرقاڵی هەڵە و گوناهی خەڵکی نابن و توخنی غەیری خۆتان ناکەون. اینجا هەژدیهای پیرە نەفسی خۆتە بینی دەبینی کە چ بەڵایەکت بەخێو کردووە چ دڕندەیەکت گەورە کردووە بۆ خۆت. ئیتر بێژگە لە نەفسی ئەممارەی خۆت شتێک گەورەتر بە دوژمنی سەرسەخت نابینیت و دەستە و یەخەی نابیت. تەمەنمان بەهارێکی گەڕۆکی هەیە و هەمیشە حوزوری نییە بەهارێکە ئەبەخشرێت و بەدەستیش دێت بەهارێک پڕ لەو سەوزی بەهار و میوەی پێگەیشتووی هاوین و جوانی پاییز و سپێتی بەفری زستان بەهاری زیکر و قورئان و شەونێژ بەهاری پەرۆشانی ئیمان بەهارێکە کە دەعوەت ئەکرێت و ئەویش سفرەی سەعادەتت پێشکەشەکات. دوای هاوسەرگیریشم کردووە ئەم بەدیعا باوشی مەلای ئەویش ما باوشی ناوی مەلا عەلیە ئەویش هەر لە خۆم لەگەڵم هەوڵدا و خۆش هەلی بووە هەلی قورئان و قورئانی ختم کردو لەگەڵ من بەردەوام بووە. بەرنامەمان لە ئەوەندەی با بڵێن بۆت باسکەم وەقت بە فیڕۆ نادەین خۆمان ناخافڵێنن بە باڵێ ئەمە چەند ساڵە ئێوە وەڵی ئەم پرۆگرامە لە حدودی 30 ساڵ هەبێ لە حدودی 30 ساڵ بەبانەوە پرۆگرامەکەمان ئەوەیە ئێمە لە شەوە با لێوە دەست پێکەین شەو هەڵەستین هەموو شەوێک شەو نوێژەکەین لە زوو هەڵەستین دوای شەو نوێژ دەستەکەنە قورئان خوێندن لە پاش ئەوە کە بانگەدا و ئەزان نوێژەکەین و بە زۆری من خۆم زیاتر ئەوی بەردەوام دەم تاوکن ڕۆژ هەڵدێ کە ڕۆژ هەڵات دوورکات نوێژی ڕۆژهەڵا دەکەم ئەوجا لە پاشەوە
بابلين تاوشني توزي إصلاحات دكم تاكاتي زحادي يعني تشاشتا قايش دكي لباش أو دزك مو بقرأ سلوسة قرآن حتى بيتا نيورو لسه قرآن خوندن بردوام نيوروش خود زاني باش نيجيني مرو وأنا باش ناخذ وأنا دوباره فراغ مني يعني لسه قرآن كاتي عصر دي كليجي عصر ما كردوا دوباره إثر أودي مازالوا أتين وصار القرآن بردوام لسه قرآن أما بالنسبة القرآن وبردوام برنامج منوايا هم صالح ليش يكو برنامج من داناو بزين أمثال لما أمثال سياسة السيروجة سنخت من بيدكريت لما أمثال سياسة الشيست بين روجة صالح بزانين سنخت من بيدك من زيادتكم يا أو زيادتكاتن أو مسابقة شبان هبوا وكمانينا لسري سالة شيرين من كريو مهم ذلك كان ئەو دەردەگەورەی کە ئێمە زۆر جار ناتوانین چێژ لە مەجلیسەکانی زیکر ببینین لا ئیلاهە ئیلەڵڵاه ئەستەغفیرڵڵاه بکەین یا ناتوانین عیبادەتی شەونێژ بکەین ئەوەیە کە لە مەجلیسی غافڵەکانە زۆر دانیشین ئەبێ کە ئەتەوێ عیبادەتی خاست و خۆڵ و پڕ لەواتە ئەنجام بەی ئەبێ خەڵکێک کە غەفڵەت گرتوونی نابێ زۆر هاوڕێتیان بکەی چونکە غافڵ کێشانە و پێوانەی لای خۆی نییە شتێکی نییە پێی بڵێ ئەمە وەختەکانمە و وەختەکانم بابازایە نەچێت نە بۆ خۆی و نە بۆ غەیری خۆی هیچ پێوانە و کێشانەیەکی نییە لەبەرەوە ئەگامان لێبێ لەگەڵ خەڵکێک کە لە ناو دنیا و لە ناو شەهەوات و ئارەزوو لە ناو دەناەتی گوناه و تاوانە غەرق بوون تێکەڵ نەبین قەت ئەو ئینسانانە جەزبمان نەکا بەهۆی ئەوەی کەوا کردەوەیەکی جوان لە کەسێکە ئەبینی جەزب بکات و بەڵام یەک دنیا ژەهر بکاتە ناو ڕۆح و هەستەوە لەبەرەوە ئەگونجێ کەسێک سیفەتێ خەسڵەتێکی جوانی تیابێت بەڵام ئەم خەسڵەتە نەبێتە هۆی ئەوەی کەوا بۆن خۆشیە بە تۆ با تۆ ڕابکێشێت و نزیک بکاتەوە لە کەسێک کە غافڵە لە خوای گەورە چونکە ئینسانی غافڵ وەک سەرەتان وایە ئینسان کە ڕەفاقەتی ئەو کەسەی کرد ئەویش غافڵە بێت و بێئاگا بێت ئەگە ئێمە دەرفەت لە گەنجی وەربگرین پێشەوەی پیر نەبووین ئەگەر دەرفەت لە ساغی وەربگرین پێشەوە نەخۆش نەکەوتوین ئەگەر دەرفەت لە دەوڵەمانی پێشەوە فەقیر نەکەوتوین ئەگەر دەرفەت لە ژیان وەرگی پێشەوەی نەمردوین ئەگەر دەرفەت لە فەقیرەکەمان وەربگرین کە نەبوو چێکە بەخێر هەمووی ئەمە دەرفەتێکە دەرفەت جارە کات لە زێر بە کەڵکترە زێر چییە ئاتون چییە تەواو بێ بەڵام کات نایەتەوە شوێنی خۆ ئەگەر ڕۆح نەدەبووە ئوستاد و پێشەنگ هەرگیز جەستە قوتابیەتی چنگ نەدەکەوت یا ڕەبی جەستەبوون بە تەنها چه جیهانێکی داخرا و چ مەودایشی بچووک و چ قاڵبێکی هیچە بە بێبوونی ڕۆح ڕۆحیش چه سزایەکی سەختە بە بێناسینی تۆ بەبێ زیکرت وشکە ساڵی تەمەنە و هیچی و بێمانایی بوونە یا ڕەبی ناسینت تەواوی مانای بوونە ماسی کە دەمیدا خست ڕاو ناکرێت قولاپەکانی شەیتان کارێکیان پێ ناکرێ دەرگای گوناهەکان دابخەن و بەهرە و گەنجینەکانتان بکەنەوە ذکربان بەبێ ئەوەی کە لە کاتی نوێژ و پاش پێش نوێژە دەکرێت بەس بەرنامەیەکی تابێتی خۆم هەیە هەموو ڕۆژێ ئەبێ بە حساب ئەوە 7000 بکەم ذکر 7000 ذکر بە تەسبیح أما 7000 ذكر دكم 5000 سبحان الله والحمد لله ولا إله إلا الله الله أكبر هزيك 1000 2000 صلواتش 2000 صلواتش أما يعني ببي أوي يترك كيبهم توابي تأخهم أبي تايكم أما هم بيزق اللواش تسبيحي قل هو الله أحد مهيا تسبيحك لا حول ولا قوة إلا بالله تسبيحك سبحان الله والحمد لله ولا إله إلا الله الله أكبر ميا تسبيحك لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير أوش من هي يتر لقر ذكر كان أبي بردوان بني مهم فراغ نبي يعني ببلاش دانانش ببلاش وقت بفرون آدم أهل عبادات
یەکێک لە دۆستەکانی خوا فەرمێت وەکو مناڵێک وایە کە باوکی ئەینێرێتە قوتابخانە و خوێندن بە سێ شێوە سێ جۆر کەس ئەچن بۆ قوتابخانە سێ جۆر مناڵەش نە قوتابخانە هەندێک مناڵ هەیە بە لێدان و بە ترس ئەچێ بۆ قوتابخانە هەندێک هەیە بە پارە و بەخشش ئەچێ بۆ قوتابخانە ئەبێ پارەی بیتێ دڵی خۆشکەی بڵێ ئەوەنە دەرەجە بێنە ئینجاکە ئیمتیحانێکی باشەیات و ئینجا سعیەکە هەندێکی شەیە ئەگەر لە ژوورێکی شابێ لە مۆمێکیشی دەستکەوێ ئەگەر هیچ وەسیلەیەکی ژیانیشی دەست نەکەوێ خوێندێکی زۆر باشە خوێنێ ئەم جۆرە مناڵانە مناڵی سەرکەوتون عیبادەتیش بە هەمان جۆرە ئازار هەمان قیاس بکە بۆ عیبادەتیش لەبەرەوە ئەو کەسانە زۆر لە خواوە نزیکن کە ئەسەفە خۆن بۆ ئەوەی لەحظەیە لە لەحظەکانی ژیانیان بەسەرچووە و ڕۆژتووە و عیبادەتیان تیانە کردوکەوە دۆستەکانی خۆ مەقامی ئەوانە بەڕاستی لە دنیا تەماحم لە هیچ شتێکان نییە بەس تەماحم لەوەیە قورئان ختمێک زیاتر بکەم هیچ تەماحێکم نییە بەس ئەوە بەس ئەرە وەڵای جا میوانێک دیا ئاچی بۆ سەفەرێک یا شتێک خەمی ئەوەمە ئەڵێم ئەمڕۆ ئەوم نەخوێند و لە دەستم چوو تەسبیحاتەکەم بەس ناژمێرم بەس ئەوەندە حیسابەکەم ڕۆژی 1000 سوڕەت ئیخلاسە خوێنم وەڵای لە 2014 131 کرد 2014 131 ساڵەکانیش کەش 137م کردووە 105م کردووە 106م کردووە ئیتر 98 و کەمترین ختمم وازام ئێش نەساغم 44م کردبێ دەوامم هەبوو مۆزە بووم بەیانی دەڕۆشتم سواری سیارەکەم دەم تا دەگەیشتم ئەوێ تا سەر دەوامەکە زیکری خۆم دەکرد تەسبیحەکەم پێیە دەمزانی لەکوێ ڕاوەستا و لە کاتی ئەوەندێ مەزارم دەبوو دەسمەوە سەر بێەکە ئەوە دەی ئیشتم دەکەی ئیشەکەم دەکرد کاتی مەزاریکەم دەسمەوە سەر تەسبیحاتەکە هەتا ژمارە تاوا دەکەم تا ژمارەکە تاواکەم مەزار ژمارەکە شەنیە تۆ بە 2 ساعت بە 3 ساعت تاواکەی من لە بیانوە تا ئێوارە ئەو بەرنامە هەیە ینی تەواوی بکەم هەیە تەواوی بیکەم وەکو ناڵێم بڵێم نەزرێکێ بە تەواوی لەسەرم بەڵام ئیتر وەکو واجبێکی لەسەر خۆم ئەبێ بیکەم ئینشاءڵڵا بە بەردەوامی لەگەڵی ئەگەر شکاتێکمان هەبوو لەوەی بۆ زیکرەکان چێژ و لەزەتێکمان نایاتێ ئەسڵەن چێژ و لەزەتێک لە زیکرا هەر ئەوەندەی وتی لا ئیلاهە ئیلا الله هەر ئەوەنەی وتمان ئەستەغفر الله سبحان الله چێژەکەیمان دەستکەوتووە ئەوە نیە تۆ بە ئەندامێکی جەستت کە دڵتە لەگەڵ زمانت هەردووکیان زیکری خوا ئەکەن و ڕازاون بەم زیکرەی خوا کەواتە چێژەکە یەکسەرەگا ئەگەر بە غەفڵەتیش بێ واتە کەسێ ئەگەر زیکری خوایش بە غەفڵەت بکە چێژەکەی لە زمانیا لە حرەکات و لە تائیفی دەرونیا لە دڵیا هەستی پێکە هەر ئەم باسی ئێستا ئێمە یکەین لێرەیە کە باسی عیبادەتە و باسی شەو نوێژە و باسی گەرم بوونەوەیە بۆ ئەم عیبادەتانەی کەوا زۆر جار غەفڵەتەمان بات و لە بیرمانەچێتەوە هەر ئەم باسانە خۆی جۆش و خرۆشێکە بەخشە بێ ئێمە هەر ئەم گژوگیایی کە لە دەورمانە باوەڕتان هەبێ ئەوانیش ئێستاکە عیبادەتەکەن ئەوانیش گوێ لە ئێمە ئەگرن ئێمە گوێیەکمان نییە وەکو دۆستەکانی خوا گوێ لەوان بگرین کە چۆن زیکری خوای گەوراکەن چونکە هەموو شتێ زیکری خواکات هەموو شتێکە یەکێ لە دۆستانی خوا فەرمێ ئەگەر گوێمان لە درەخت و لە باڵندەکان و لەو پاروەی کە ئەی خۆیت لەو خواردنی ئەی خۆی گوێمان لێ بۆیە چۆن زیکری خواکە نەمانەتوانی بخۆین چونکە تۆ ناتوانانی ئێستا خواردنێتی کە نان کە گوێ لێ بێ زیکری خواکە هەر لە خۆ ناتوانی بیخۆیت ناتوانی مریشکێک گۆشتێک زیکری خوا خوای گەورە ئەوەی کە داپۆشیە و زیکری لە ئێمە داپۆشیە و نعمەتێکە لە نعمەتەکانی خوای گەورە باوکو دایک خۆم هەردووشیان ئەو هەر لە عیبادەدا بوون دائیمە لە عیبادەدا بوون دائیمە لە زیکرا بوون لە ئەوەندەی کە مەزالیان هەبوو باوکم قورئان خوێن بەس دایکم دایکم نەخوێندەوار بوو بەڵام دایکمش زۆر ژنێکی بەدین و شەو نوێژی دەکرد و زەحمەتیش بوو لەوە زەمانی پێش و زۆر مادوو بن لادێبی ئەو کێشانی هەبوو ئەرچی هەبوو میوانی هەبوو زۆر ژنێکی خەیری بوو مامانی ئەو دێبوو ئەو سێگرتانە زیاتر لە 300 ماڵ بوو لە 50کانەدا مامانی ئەو دێش بوو بۆ ئەو دێش هەمووی دەچوو بەبێ هیچ بەرامبەرێک مامانێتی دەیەکەشی دەکرد و هەروە بەردەوام و لە شەو نوێژ ئێمە ئاگدان بە بۆیت ینی ئەو تربێتی لەسەر منداڵەکانشی هەبوو ئێمەشی تربێت دەدا لەسەر ئەوە
ئەوە زۆر بۆ بەس دایکم زووتر بابرێن وەفاتی کرد بەڵام باوکم ماتە ئەم درەنگە لە مێژنێم وەفاتی کرد باوکم زۆر حەریز بوو لەگەڵ لەسەر چکە زۆر خۆشی دەویستم. شێخ حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ بە دوای چێژی ئیمانە لە سێشتا بگەڕێن لە سێشتا بۆی بگەڕێن لە نوێژە چێژێکی زۆر گەورە حەلاوەتێکی زۆر گەوری ئیمان هەیە بیدۆزنەوە هەروەها لە زیکر و لە تاعەتی خوای گەورەیە زیکرێکە بە کۆمەڵ ئەنجامە درێت حەلاوەت و شیرینیەکی زۆری تایە هەروەها لە قورئان خوێندنە ئەفەرمێ ئەگەر لەمانەیە دەستی نەکەوت ئەوە دەرگاکە داخراوە بگەڕێ بزانە بۆچی دەرگا لێ داخراوە ئایا حرامە خۆیت وان نوێژەکان هیچ ئیسفادێ لێ ناکەیت ئایا گوناهێت تۆ شتێک وای لێ کردووی ئەگەر ئازار و تەنهایی و تاڵی غەفڵەت هەستپێنەکەی چێژی زیکر نابینیت لەبەرەوە سوفیانی سەوریە فەرمێت هەموو شتێ سزایەکی هەیە ئەفەرمێ سزای عاریفەکان پلەیەکی برزی عەبدڕاستەکانی خوان کە ئەولیا دۆستەکانی خوان سزای عاریف و خواناسان کە پلەی عاریفی ئەوەیە کەوا ئەو عاریفە ئەپچڕێ لە زیکر یعنی خوا ئەگەر سزای یەکی لە دۆستەکانی خۆی بات دووری خاتەوە لە زیکری خۆی 15 ختم کردووە لە ڕەمەزانە چواردەم کردووە ستا ڕەمەزانی ئەم ساڵ ڕابردوو سێنزەم کرد وەڵڵاهی بۆ ئافرەت مەجای زۆرە ئەگە مەقسەدی بێتن چونکە ئافرەت لە ماڵەوە یا لە دائیرە مەجای هەر ئەوەندەیە من ئێستا نانەکەم لە گەڵ نانکردنەکەمە ئەتوانم بە زیکری خوا بکەم کە چێژ لێنم هەڵەستمە سەر چێشەکەم چێشەکەم لێنم تەسبیحەکە بەدەستمە زیکری خواکەم یا قورئانەکەم داناو هەڵەستم قورئانەکە ئەخوێنم و ناو هەڵەستمە سەر چێشتەکەم ناهێلمانی ئەو هاوی ئەگە ئەوەی مەقسەدی بێ مەجای بای ئەوە هەندە هەر هەیە بخوێنێ و زیکری خوا بکاتن. ئەزانم شەونێژ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەصفی مرۆڤێک کە شەونێژەکە ئیماندارێک کە شەونێژەکە بە پیاو باش و بە مرۆڤی ساڵح ناویە بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لە حەدیثێکی ترا خانوویەک لە بەهەشتا هەیە ناوەوەی لە دەرەوە دیارە دەرەوەی لە ناوەوە دیارە وتیان یا ڕەسوڵ الله ئەوانە بۆ کێ فەرمووی ئەوانە بۆ سێ کۆمەڵن ئەوانەی کەوتە شیرینن قسە شیرینن لەفزیان شیرینە ئەوانەی خواردن ئەبەخشن بە خەڵک طبعاً زیاتر بۆ فەقیر و هەژار ئەوانەی شەونێژەکەن لە کاتێکا کە خەڵکی خەوتون و نووسون فەرمودەیەکی تری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئاماژە بۆەوە کە فەرمێ شەرافەتی ئیماندار شەرەف و کەرامەتی ئیمانداری موسڵمانی ڕاست شەونێژێتی لە شەونێژە شەرەف و کەرامەتێکی گەورە دەسەکەوێت وەکو موسڵمان حوذەیفە فەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم 4 ڕکعاتی کرد 4 ڕکعات نوێژی کرد طبعا لە نوێژی فەرزانە لە نوێژی دیارە سونەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم چکە پێغەمبەر صلی هەندێ نوێژی درێژە کردەوە بەڵام هەندێ نوێژ کە بیزانایە مناڵی تایە خوژنێکی تایە مناڵی لە دەرەوە بۆ یەگری نوێژەکانی زۆر درێژ ناکردەوە کورتیە کردەوە فەرمێ 4 ڕکعات نوێژی کرد سوورەتەکانی بەقەرە ئالی عیمران نیسا مائیدە ئەنعامی تیا خوێن هەر 5 سوورەتە گەورەکەەوە دوور و درێژەکەی قورئانی تیا خوێن کە لە سەرەتای جزئەکانی سەرەتای قورئانە هاتووە حەزرەتی عومەرە فەرمێ ئەگەر من بە ڕۆژە بخەوم ڕعەت و میلەتەکەم لە ناوەچێت ئەگەر بە شەوی شاب بخەوم نەفسی خۆم لە ناوەچێت هەمامی کوڕی حارسی نەخاعی پاڕانەوەیکی زۆر جوانی هەیە حەزەکەم ئەم دوعایی زۆر بە تەرکیزەوە گوێتان لێبێ ئازانم ئێمە دوعا بۆ چیەکەین ناخە لە دوعاکانمانە دەرەکەوێت کە ئێمە قابلیات و نزیکیمان و داواکانمان و حەزەکانمان و نیەتە گەورەکانی ژیانمان چی ئەفەرمێ اللهم اشفني من النوم باليسير خوایە شیفای ئەم خەوە زۆرم بکە خەوم زۆرە کە زۆرە خەوم بەوەی کە بە کەمێک خەو ئیکتیفا بکەم و بەسم بێت بۆی کەم خەوم یا ڕەبی شیفام بکە تووشی ئەم خەوە زۆرە بووم نەجاتم بێ لەم نەخۆشی خەوە زۆرە و هەروەها وەرزقنی سەهرا فی طاعتیکە اینجا دوای ئەوە کە خەوێکی کەمم بوو ئەوختە ئەو کاتانەشم یا ڕەبی ڕزقی ئەوەی تێبکە کە تاعاتی توی تیا بکەم زۆر جوانە دوعاکەی علی بەکار کوڕی بەکارە فەرمێت 40 دانە ساڵە هیچ شتێک خەفەتی پێ نەیاوم بەقەد ئەوەی کە ڕۆژ بۆتەوە ئەوەنێ حەز لە شەو بووە ئەوەنە بەهرەی گەورەی لە شەوا بینیوە 40 دانە ساڵە خەفەتە گەورەکەی من ئەوەیە کە ڕۆژە بێتەوە ڕەحمەتی خوای لێ بێت
حبيبي عدوية شفر من رحمتي خوي لبي اللهم اغفر لي سوء أدبي في صلاتي خويشان أو بأدبياني كلنا ونرجع هما ليم خوش بلو بأدبيانا يما بأدبيكاني غيري نوش أبارين وخوالي ما خوش بيت أم آفرة إيمان دارا فرمي خويشان لبأدبيكاني ناو نرجم خوش ببا عفوم كو ليم خوش ببا شکۆیەکی خاوەن هەیبەت ڕوو لە خوابوونێکی بەردەوام میحراب و شوێن سوژدەکانتان بکەنە شایەتی ڕۆژێکی حتمی چاوەڕوان کراو محەممەد مەنسوور ئەو پیاوە بەتەمەنە بوو کە وەفات و کۆچی دوایی بوو بە هەواڵێکی ڕۆحهەژێن لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئەم پیاوە خەڵکی سەڵتەنەتی عەمان و ویلایەتی نەزویە نهێنی خۆشویستنی خەڵکی بۆم پیاوە ئەنجامدانی نوێژە فەرزەکانە بە جەماعەت و لە مزگەوت ئەم پیاوە لەبەر پیری و نەخۆشی و پەککەوتەیی کە دەچوو بۆ مزگەوت دەستەکانی دانا لەسەر زەوی و بە چوارپەلی ڕێی مزگەوتی دەبڕی ڕۆژانە بەم جۆرە دەچوو بۆ مزگەوت هەتا نوێژەکانی باشتر بیپارێزن لە گوناه و تاوان إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر دوای وفاتی ئەم پیاوە شوێنی نوێژەکەی شاهیدی بۆدا إنا لله وإنا إليه راجعون ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب